بەڵێ لەسەر هەندێک پرس پەیوەست بە پەرلەمانی کوردستانەوە گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر ڤالا فەرید وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بەڕێزیان ڕاستەوخۆ لە دهۆکۆ لەگەڵمان دەبن. دکتۆر ڤالا شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بە گرنگ ێزانم لەو پرسیارەوە دەست پێ بکەم وەکو ئاگادارن ئۆپۆزیسیۆن دەکشێتەوانێت لە پەرلەمانی کوردستان ئەوەشی کە ئێستا گوێمان لێ بوو فراکسیۆنی یەکگرتوو بوو. پرسیارەکە ئەوەیە ئایا کشانەوەی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان هیچ کاریگەری لەسەر ئەدای پەرلەمان نابێت؟ سلااو لە بەڕێستان و سلااو لە بینەران. بێگومان کاری پەرلەمانی هەر بەردەوام دەبێتن ئەوە هەر ئەندام پەرلەمانێک و هەر فراکسیۆنێک کە بیەوێ بکشێتەوە ئەوە ڕێڕەوی قانونی خۆی هەیە کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دیاری کراوە و کشانەوەی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستان هیچ تەسیرێکی لەسەر ئەدای پەرلەمانی نابێ، بێگومان بمێنن باشترە. بەڵام کشانەوەیان ئەوە بڕیارێکە بۆ خۆیان دەیدەن و حیزبەکانیان دەیدەن و کشانەوەیان هیچ تەسیرێکی لە ڕووی قانونیەوە لەسەر ئەدای پەرلەمان نابێتن و پەرلەمان تەمەنی خۆی بۆ ساڵێک درێژ کردوتەوە و لەو ساڵەدا پەرلەمان بەردەوام دەبێتن لە ئەداکردنی هەردوو کارە سەرچیەکەی خۆی کە یەکێکیان تەشریعە ئەوی تریشیان چاودێریکردنی حکومەتە. کارەکانی پەرلەمان لەو ساڵەدا چی دەبێت دکتۆرە ڤالا؟ یاخود بە شێوەیەکی دیکە بپرسم ئەو پرۆژە یاسایانەی کە بەنیازن هیچ پرۆژە یاسایەکەیە بتانەوێ حکوومەت بینێرێتە پەرلەمان بۆی بکرێتە یاسا؟ بەڵێ پەرلەمان بەردەوام دەبێتن لە کارەکانی خۆی لەبەرەوەی تەمەنی خۆی بۆ ساڵێک درێژ کردوتەوە. پێش درێژکردنەوەی تەمەنی خۆی لە ڕووی قانونیەوە چ ئەرکێکی کردووە هەمان ئەرک بەجێ دەگەێنێ کە یەکێکیان بریتە لە پرۆسەی تەشریع و یاسا دەرکردن، ئەوی تریشیان بریتە لە پرۆسەی چاودێریکردنی حکومەت. واتە پەرلەمان بە هەموو سەلاحیەتی خۆی کارەکانی خۆی جێبەجێ دەکاتن لەو ساڵی کە تەمەنی خۆی بە یاسا درێژ کردوتەوە. بەڵێ هیچ پرۆژە یاسایەکی دیاریکراو هەیە لە بەردەستا حکوومەت بینێرێتە پەرلەمان گرنگ بێت پەیوەست بێ بە ژیانی هاوڵاتیانەوە؟ قسەکە لەسەر ئەوەیە دکتۆرە ڤالا. بەڵێ تاکو ئێستا 25 پرۆژە یاسامان نردووە بۆ پەرلەمانی کوردستان. لەو 25 پرۆژە یاسایە نزیکەی 23 پرۆژەیان بوون بە یاسا و ئێستاش حالیان لە حکومەت چەند پرۆژە یاسایەکی گرنگ لە بەردەستدایە کە دەینێرین بۆ پەرلەمان بۆ ئەوەی لەو ساڵی کە پەرلەمان تەمەنی خۆی درێژ کردوتەوە ئەو پرۆژە یاسایانەش بکاتن بە یاسا. دەتوانی هەندێک لەو پرۆژە یاسایانەمان پێ بڵێ کە چین؟ کۆمەڵێک پرۆژە یاسان پەیوەستن بە بواری تەندروستی، کۆمەڵێک پرۆژە یاسان پەیوەستن بە بواری شارەوانی و ڕێکخستنی لە هەرێمی کوردستان و کۆمەڵێک پرۆژە یاسان پەیوەستن بە بابەتی کشت و کاڵ، کۆمەڵێک پرۆژە یاسان کە هەموویان لە خزمەتی خەڵکدان. بەڵێ ئەو پرۆژە یاسایانە تقریبا زۆری مەراحیلەکانی خۆیان تەواو کردووە و لە سەروبەندی ئەوەدان کە ئەنجومەنی وەزیران پەسەندیان بکاتن و بیان نێرێ بۆ پەرلەمانی کوردستان. بێگومان کۆمەڵێک پرۆژە یاساش هەن کە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆوە هەیە وەکو یاسای هاتوچۆ و هەروەها یاسای پارێزگاکان. ئێستا حالیان ئێمە وەکو پرۆژەکاری لەسەر دەکەین بۆی بینێرین بۆ پەرلەمانی کوردستان. واتە لە ماوەی ئەو تەمەنەی یاخود ئەو کاتی دیاری کراوە بۆ پەرلەمانی کوردستان کە ساڵێکە هەموو ئەم پرۆژە یاسایانەی کە باست کرد دەبێتە یاسا لە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ بەڵێ حتمما، چونکە پەرلەمان کاری خۆی دەکا وەکو کوتم بەردەوام دەبێت لە ئەداکردنی کاری خۆی. بە پێی یاسا هیچ کەسێک ناتوانێت بڵێتن ئەو ساڵی کە پەرلەمان تەمەنی خۆی درێژ کردوتەوە دەبێت کاری خۆی نەکا. بە پێی یاسا ئەو ساڵی کە تەمەنی خۆی درێژ کردوتەوە هەردوو کارە سەرچیەکەی خۆی ئەنجام دەدا کە یەکێکیان یاسادانانە ئەوی تریشیان مراقبەی حکومەتە. بەڵێ هەماهەنگی حکوومەت و پەرلەمان چۆن بووە دکتۆرە ڤالەوە بە تایبەت لە دوای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان چۆن دەبێت؟ هەماهەنگی حکومەت و پەرلەمان بەردەوامە لەسەر هەمان ڕێسا و لەسەر هەمان بنەمای کە پێش درێژکردنەوەی پەرلەمان هەبوو. پێش درێژکردنەوەی پەرلەمان هەماهەنگیەکی تەواو هەبووە هەم لە پرۆسەی یاسادانان هەمیش لە پرۆسەی چاودێریکردنی حکومەت. لە یاسادانان ئێمە وەکو باسم کرد کۆمەڵێک پرۆژەمان نردووە بۆ پەرلەمان کە پرۆژەی حکومەت بوون و بە سوپاسەوە پەرلەمان هەمووی
پێش خستون و ئەولەویەتی داونێ و بە زووترین کاتکردوونی بە یاسا و دیراسەیان کردووە و بە شێوەیەکی ڕێک و پێک یاساکانیان دەرچواندووە لە پرۆسەی ڕقابەی حکومەت و چاودێریکردنیش بە هەمان شێوە وەکو ئەوەی پێش کە تەمەنی خۆیان درێژکەنەوە پرۆسەکە بەردەوام دەبێت بەڕێزان ئەندامانی پەرلەمان پرسیار دەنێرن لە وەزیرە بەڕێزەکانی دەکەن پرسیارەکان وەڵام دەدرێتەوە لەلایەن وەزیرەکان و دەنێردرێتەوە بۆ پەرلەمان دەتوانێت داوای گفتوگۆی کراوە بکاتن و داوای حزۆری حکومت بکات کە ئامادە بێ لەوێ بۆی ڕوونکردنەوە بداتن بە پەرلەمانی کوردستان و هەموو ئەو پرۆسانەی هەموو ئەو مافانەیان بڵین هەموو ئەو ئەرکانەی کە بۆ پەرلەمان دیاری کراوە لە یاسادانان و لە مڕاقەبە بەردەوام دەبێت و کاری ئاسایی خۆی دەکات کاری ئاسایی و یاسایی خۆی دەکات پەرلەمانی کوردستان. خاتووبالە پرسێکی دیکەی گرنگ پەیوەست بە پەرلەمانی کوردستانەوە هەیە کە دەبوو لەم خولەیە کۆتایی پێ بهاتە ئەویش پرسی دەستورە. ئایا دەستور چی بەسەردێ لەو ماوەیەدا؟ لەو ماوەیەدا دەستور کارێکی جدی لەسەر دەکرێتن و هەمومان بە ئومێدی ئەوەینە کە لەو ساڵی پەرلەمان تەمەنی خۆی درێژ کردوێتەوە دەستور لە پەرلەمانی کوردستان مسادقە بکرێتن و دەنگی لەسەر بدرێت. واتە لە ماوەی ئەم ساڵەدا کە درێژ کراوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان هەرێمی کوردستان دەبێتە خاوەنی دەستور تێپەڕێنرێت؟ هەمومان هیواخوازی ئەوەین کە دەستور لەو ساڵی کە درێژ کراوەتەوە پەسەند بکرێتن و بچێتە بواری جێبەجێکرد. باش دکتۆرە ڤالا سوپاس دەکەم کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی. دوایین پرسیار با باسێکی کەشوهەوای کۆنگرە بکەین بزانین کەشوهەوای کۆنگرە چۆنە لەوێ. زۆر باشە بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە دەچیتن هەموو ئەندامان مولتزیمن بۆ پرەنسیپ و بۆ قەواعیدانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە سەری دامەزرا و لە سەری بەردەوامە بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە دەچێتن و هەموو ئەندامانی کۆنگرە و هەموو مڕەشەحەکانی هەموو پارێزگاکان ئێستا حالیان لە پارێزگای دهۆکین و ژمارەیەکی باش بربژێرمان هەیە هەمووی خەڵکی باشن و خەریکی کارکردنین لەسەر ئەو بابەتە بۆ ئەوەی بتوانین بە هەموومان سەرکردایەتیەکی بەهێز بۆ پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێرین. دکتۆر ڤالا چەنە دوایین پرسیار بوو بەڵام بام پرسیارش بکەم چاوەڕێ دەکەن ڕێژەیەکی باش لە ژنان بێنە پێشەوانێ و بچنە سەرکردایەتی پارتی؟ بەڵێ ژنانیش ئێستا حالیان شان بەشانی پیاوان کار دەکەن بۆ سەرخستنیان و دڵنیام کە کۆمەڵێک ئافرەتی بەتوانە دەچن بۆ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و لەوێش ڕۆڵیان دەبێتن لە ئەداکردنی باش و لە بەهێزکردنی پارتی دیموکراتی کوردستان. بەڕێز دکتۆر ڤالا فەرید وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان گەلێک سوپاس ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بووی.